عليكم ورحمة الله وبركاته. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. سڵاوی خواتان لێ بێم کاتەوە و کاتێکتان باش بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک لە هەرکوێکن سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێ. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویست شاد ئەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارێ بەرنامەکەمان باز لە بێمەتمانەیی نێوان هەرێم و بەغدا و ڕێککەوتنەکانی نێوانیان دەکەین. واتە ئەپرسین لە بێمەتمانەیی نێوان هەرێم و بەغدا هیچ ڕێککەوتنێک دەکرێت؟ وەڵامەکە بۆ ئێوە جێ ئەهێڵین. دواتر ئەو کۆمنتانەی کە هاتوون ئەیخێنە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست کۆمنتەکانیشە خوێنینەوە و لێرە و لێوێ باز دەواکرێت کە گوایە هەرێم خەتابارە لە ڕێک نەکەوتن لەگەڵ بەغدا. هەندێکیش پێیان وایە بەغدا نایەوێت لەگەڵ هەرێم ڕێک بکەوێت. ئەچمە لای پەیوەندەکان و کاک ئەحمەد وەرەگرم لە شاری کەرکووکەوە. ئەم کاتە باش کاکە مەحموود جان، کاکە جەلال، هەموو کاتت باش کاک ئەحمەد جان، لە خزمەتتاین. قوربانم ئەزیزم. وەڵای ئەگەر دەستوەتم پێ بدەی هەنێ قسە بکەم لەسەر بەرنامەکەت مەمنونە بوو. فەرموو لە خزمەتتان. من هەر لە ئەنداپەر خۆم یەکێتیم با لەیسۆ با نەڵێم حاڵە بێ هەر لە ئەندا پەرلەمانی یەکێتیەوە تا نەوەینی و ئەوانەی دیکە باقی هەمویان هەتاکو ئێستاکە لە بەغا یەک کەلیمە قسە هەیە نەیان کردووە. ئەو قسەیەش کە من لەگەڵ عێراقیەکانە دانیشم. من خۆشمان هەر عێراقیم شێ بۆ بۆتاوە بەغا و نازانم هەرێمە ما زۆر لەسێ من یەکەم کوردم، یەکەم عێراقیم دووەم کوردم. هەتاکو ئێستاکەیشیان نایەوە کاکە ئەگەر عێراقی کات سەدامە ئێمە چینەوە شاخەکان، ئەگەر عێراقی کات سەدامش نییە با ڕێکەوی ئەتعدایانەکەم لە هەموو ئەندا پەرلەمانەکان ئەگەر زازانم شەستن هەفتانێکی کێو کەلیمە قسەیان نەکردووە. بەڵێ دێمەتمانەی من بەغا تاوا من بەغا چێ بڵێەوە لەمە من عێراقیم کاکە تۆ بۆ ڕاپەکە وەرگری جاشبی بۆ من وەریگرم جاشم. یعنی کاکە ئەمە من خەتای هەرێم ئەگرم. هەرێم ئەگەر ئێمە ئەڵێن باوکمانە حکومەتی کوردی باوکمانە، من تەسی هەر کەسێک هەر تاکێکی کورد ئەگەر کورد نەبێ دژی قوارەکەی خۆی بێ خۆفرۆش بێ. بەس تۆ ئەگەر ملەتەکەی خۆتەوێ، تۆ ئەگەر مناڵەکانی خۆتەوێ کاکە گیان دەبێت تەسحێ بە خۆت بێ بۆ مناڵەکان ئیشان بۆ بکەی شەو نخوێنیان بۆ بکەی بۆی بیانژێنی. ئێمەش حکومەت ئەڵێن باوکمانە کاکە وەڵڵای باوکێ داوام نایە کاکە من دەست بناتە بناقە خاقەم و بۆ خنکێنێ من ئینساهات و ڕۆیشتۆ نەڕۆیشتۆ چوار موچە وەرگتۆ کاکە کاکشم ئەڵێ من یازە موچەم تەزدگو کاکە گە من حەقم چییە کاکە 2020 لێی گەڕە برام 2020 معاشەکەی من هەموو بۆوان گەردنیان ئازادی با لە 2021 من خشتی موچە ڕێک بکاتەوە کاکە جان. وەڵڵا کاکە خەڵکە حیا و کەرامەتی شکا ڕسوای بەردووکان بووین، ڕسوای خەڵک بوو کە خەردارین براکەم. وەڵڵای وە بیلای دلیانم بۆ خۆم دێ کاکە. دەست خۆش بە کاک ئەحمەد جان، سوپاس دەکەم سەرکەوتوو هیوادارم پەیامەکەم گەیشتێ و سەرتانم نێشانێ. ئینشەڵڵا سوپاس دەکەین جانەکەم. دەست خۆش بۆ پەیوەندەکەت. بەداوای لێبردنەوە پەیوەندەکەی مام جەوهەر لە کۆیەوە داخراوەتەوە. ئەچمە لای کاک مەحموود لە دووەکەوە. سيدنا محمود چۆن باشی انشاء الله؟ چۆنی کاک مەحموود باشی؟ سوپاس دەکەم. والله الحمد لله. سيدنا خذي طرفتي بسن. بلى. ما للأسف الشديد ظلمك ما ظن خلقنات تسوى. خذي بكلمتي ولا باشرة دوكي. هما تشلما ايه ده ربي تنصمونا تثبت الدين. خذي طرفتي سيدنا محمود. صراحة ايه خذ وصلت انا برعمل وتعبت ما دكتوري بس بين شطارة بس من هذا مناجري من سيدنا محمود. وهذا حكمات احنا حكمات هذا من في ملتي هذا خائنا خذ اشترى سيدنا محمود. باشە، ینی پێت وایە ئەو حکوومەتە ینی وەکو پێویست لەگەڵ خەڵک نەبووە کاک مەحموود؟ الوصل حكمة الحاكمية هذا الزبرية الملكية نموت لا أوزنا خري أما اسم لا سيدنا مرامي قاسمية ودي وجه دەست خۆش کاک مەحموود جیان. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دەست خۆش. ئەچمە چەمچەماڵ و مام حەسەن لەوێ وەرەگرم. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. مام حسن جان. والله نبوفت جاري بشي ابو بغداد. بلى. هزاران جار بشي ابو بغداد يقلي اسفادين لكن لبروي ام اختي بنجاشي وكر لقوا تركيا كلاوا حتى من على كان اسمان تمني من على كان اسمان كواو ابيت
هیچ شتێرە ئیسفادە لە بەغدا ناکرێت بەڵێ لەبەرەوە ئەم ئەختەوا خراوەکە ئیسفادە لەم وڵاتە لەم وڵاتە دەکرێن نەوتیان گشت فرۆشتووە تاوان بە تاوان فرۆشتیان کردو و دایانەتە دەر دژمنەکانمان یعنی ئیسفادە لە بەغا ناکرێ نەگجاری هەزاران جار وەفت بچێ بۆ بەغا ئیسفادەی یەقێنیە بەس لەبەر ئەوەیە لەبەر میلەتەکەیە ئەوێ وەفتەوا بۆ بەغا ئیجارەت شوونێتێکمان بە بەغایە بەس هیچ شوونێتێکمان بە بەغاش نەماوە بەڵێ قوربان دەست خۆش بێمان حەسەن جان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خوا ئاگاداری بێت خوا لەگەڵ بە قوربان ئەگەر ئیزن هەبێ کۆمنتەکان نەخوێنمەوە پەروین حوسێن نووسیوێتی نەخێر هیچ ڕێکەوتنێک ناکرێ فاخر برادۆستی نووسیوێتی دڵنیا بن پارتی هیچ ڕێکەوتنێک واژۆ ناکات زیانی مادی بۆ حیزب و کەناڵەکانیان هەبێ ئەوەی دەوترێت زیاتر کات بە فیڕۆدانە هاوکار جەزا نووسیوێتی ئەستەمە مەگەر جارێکی تر هەڵبژاردن دوا بخرێت مەلا عومەر هەڵاڵاوەیی نووسیوێتی دەستان خۆش بێت ئەوە ڕوونە کە بەهۆی تورکیا و ئێران و ناشەفافی ناو هەرێمەوە ئەوەی لە بەرژەوەندی جەماوەر بێت ڕوونادا و ناکرێت وەستا تۆفیق نووسیوێتی نەخێر ڕێکەوتن ناکرێت چونکە کورد سوڵتەی بەسەر نەوتەکەیدا نییە لەژێر دەستی تورکیادایە محەممەد علیش نووسیوێتی ئەگەر حکوومەتی هەرێم واز لە بەرژەوەندی حەزبی و شەخصی بێنێت بەڵێ دەکرێت کاروخ عەبدوڵڵا نووسیوێتی ئەگەر دڵنیابن لەگەڵ بەغدا دەگەنە ڕێکەوتن سەرۆکی حکوومەتیان سەرۆکی هەرێم خۆیان دەچوون بەڵام ئەم ناردنی وەفدە تەنها خۆڵکردنە چاوی خەڵکە خۆشیان حەز ناکەن ڕێک بکەون باوەڕ شێخ خالید نووسیوێتی نەخێر چونکە حکوومەتی هەرێم خەڵکەکەی خۆی باوەڕی پێ ناکات اینجا حکوومەتێکی بێگانە چۆن باوەڕی پێدەکات دەرباز جەلیلزادە نووسیوێتی نەخێر ڕێککەوتن ناکرێت تەنها کات کوشتنە لوقمان شافعیش نووسیوێتی من پێم وانییە هەرێم بتوانێت لەگەڵ بەغدا ڕێک بکەوێ چونکە هەرێم نەوتی ڕادستی تورکیا کردووە هیچ لە دەستی نەماوە چۆن دەتوانێت ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکات مەریەم عەلیش نووسیوێتی هیچ ئومێد و باوەڕێکم بەم حکوومەتە نەماوە سامان شەمێرانیش نووسیوێتی هەرگیز ڕێک ناکەون چونکە هەرێم ڕێکەوتنی 50 ساڵەی هەیە لەگەڵ تورکیا ئیتر لەگەڵ بەغدا هیچی پێ ناکرێت سمۆلای پەیوەندەکان کاک محەممەد وەرەگرم لە کەلار ئەم کاتێ باش هەموو کاتت باش کاک محەممەد جان باشی براکەم عەزیزی ئێمەی وەڵی لەسەر ئەم سەوەرەت حەزم کرد قسە بکەم لە ڕاستیە حکوومەتی هەرێم و بەغداد ڕێکەوتون بەڵام ئەمە گەوجاند لەگەڵ بێتان قسەیشەکەم گەوجاندنی خەڵکی عێراق و بەتایبەتی کوردستانە خۆی لە ڕاستیە میلەتی کورد هەرچی بەرامبەر بکرێ حەقی خۆیەتی چونکە ئێمە لە ناو خۆمانە کەس متمانەی بە کەس نەماوە عنی لە بازاڕەکانە ئەبینی خەڵک چۆنە بەرامبەر یەکتری وای گەورەش ئێمە باشە ناسێ بۆیە ئەم دەسەڵاتی بۆ ئێمە ناردووە من داوای لە حکوومەت هەرێمی کوردستانەکەم زیاتر خەڵک چۆکتێنێتەوە چونکە حەقی خۆمانە لە ڕاستیە هێشتا حەقە زیاترمان بەرامبەر بکرێت نە متمانە ماوە نە ڕێز ماوە خۆشەویستی لە نێو خەڵکامەوە هیچ شتێک نەماوە لە ڕاستیە و زۆر زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم و خواتانەکەم سپاس خوا لەگەڵ بەجانەکەم خوا حافیز بێت کاک حەسەن ئەبوو عەلی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئێستا بەرنامەکە ڕاستەوخۆ ئەگوازرێتەوە کۆمنتێکی نووسیوە ئەڵێ دەست چۆن متمانەی پێ دەکرێت عومەر حاجی ڕەحمانیش نووسیوێتی تاکە تاوانبار خەڵکی کوردستانە چونکە هەموو شتێک قبوڵەکات نەزار کەریمیش نووسیوێتی حکوومەت تەنها باوکایەتی منداڵی خۆیان دەکەن و کەس و کاری خۆیان دەکەن لوقمان ئەحمەدیش نووسیوێتی قبولکردنی ئەم دۆخە لە ئەستۆی خەڵکی کوردستانە محەممەد جافیش نووسیوێتی حکوومەت وعدی داوە هەموو 30 ڕۆژجارێک موچە بدات کاک محەممەد وەرەگرم لە شاری هەولێرەوە کاک محەممەد فەرموو جانەکەم السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته کاک محەممەد لە تەلەفۆن و جۆم لێ بگرێ عەزیزەکەم دەنجی تەلەڤیزیۆنەکەت کەسکە بێدەنجیکە لە تەلەفۆن و جۆ لە من بگرێ باشتر لێک حاڵی دەبین لە خزمەتم مامۆستا محمود مامۆستا کەرکووکی کوی باشی باشی کاک محەممەد جان
سەلامەتی قوربان ساوەکەی منی خۆزیان ڕۆژێک دەستەراتم هەبە بمکرد باە محافزی کەرکووشێ والله جا لە خزمەتم ئەمن خزمەکاری ئێوەم ئەوە ڕوونادات ئینشاءالله ڕۆدا لۆ لە ئینسان نابی لە کەرەمی خوای بێبەش بیت والله جاگەر کەرەمی خوا ئێمەی وا پێ باش بێ بۆ خزمەتکردنی خەڵک بین بێگومان شانازی بە بۆ کەرەمەوەکەین ئەگەر ئێمەش وەکو ئەو خەڵکە خوا نەخواستە ببین بە دز و جەردە و تاڵانکردنی ئەم وڵات و خێروبێری ناوەڵە نامانەوێت بەڵای مامۆستا ئەو قسەم پێ ناخۆشە بۆ واللهی قسەکەم پێ ناخۆشە ئەو دز و جەردەیە ئینشاءالله لە کورد نەهاتیە بەرام بەسەرمان هاتیە لە بۆ کورد نەهاتیە بەس بەسەرمان هاتیە باشە باشە ئینشاءالله باش دەبێت ئینشاءالله ئینتیفاقیش دەکرێت ئینشاءالله بارودۆخیش ئاسان دەکرێت بەرام هەندێک قسە دەکرێت لەسەر تەلەڤیزیۆن و شتیوە داواتان لێتە هەندێکیان خەتاکەن شتەکە لەوەندەی بگەڕێتەوە خەراتر نەبی لێمان بەسەر چاو بەسەر چاو چاوت ماچەکەم لە خزمەتم کاک محەممەد ئینشاءالله هەر وەختی دەسەراتیشم هەبوو وعدت پێ دەدەم دەسەڵاتت هەبوو محافزین پێ دەدەی وعدت پێ دەدەم بکەم بە محافز ئەگەر دەسەراتم بوو ئینشاءالله بەئیزنی خوا لە خزمەتم چاوت ماچەکەم تێمەکەنە بە سۆحبەتم تێمەگە ئینشاءالله بەخوا بە سۆحبەت تێناگەم بەس قسەت ئەوەندە خۆشە وا بز باڵای پێ دەکەم زۆرم پێ خۆشە قسان مەمنونم ئینشاءالله باش دەبی ئینشاءالله ئینسان لە ڕۆحی خوای بێئومێد نەبی بەئیزنی خوا قسەی خراپەکاران زۆر تەقسیر لەسەر هەموو هاوڵاتێک کاک محەممەد وعدی خوایە لە ئاەتی قورئان لە قورئانی پیرۆزە فەرمێ لا تقنطوا من رحمة الله لرحمي خوا ميؤوس مبن بأميد مبن هميشه رحمي خوا زور زورة إن شاء الله قربان زور سواز إن شاء الله بأميد نابين إن شاء الله الرحمن هرشي هرهورو إن شاء الله عشان كاريك ذكريتن لبو انتفاقي شو او اجاريه تفضلوا 50 صار لدسمان شو او هاكرا باشا عراق دولة بموافقة نكا ايما تشينا اگر راستكن بسوانيا همو بختان تقدير بسنا همو حزابكاني ما بپارتی تو بچیتی تو بکومل تو بگوران تو همو وقت جان لیو بکتاو کلیان کدیا رئیسم هلو جنابت اگر شان لیو تو نکدیا تعقیب کردرون نبو آماده ما او قورم بگم که او عملیه کرایا لفت محلو بفروشن حتی 50 سالش اگر دگر عراق دو ساعتين نبو اذا قدر ما لنا كان دستراتنا موفق بكاك محمد جان عاقبت خير بي ان شاء الله خوا اگای لید بي زور سپاس با پیوندکت گەلێ مەمنونم دیارە کاک حەسیب قەرەداغی نووسوێتی میلەتی سەقەت سەرکردەی سەقەت بەرهەمدێنێت بەکر شۆری نووسوێتی ئەوانەی نیشتیمانیان لا شیرینە تاڵەکەی ئەچێژن ئەوانەشی تاڵن بۆ نیشتیمان شیرینەکەی ئەچێژن باران بێلانە نووسوێتی ئەمڕۆ قەولوا بۆ موچەی پێشمەرگە دابەش بکرێ بەڵام نەبوو کێم لەگەڵ بوو ئەو ناوەم نەنووسی کاک بیلال مام فارز وەرەگرم لە کوێوە هەولێ کۆیە مام فارز فەرم مام جەوهەر فەرموو مام جەوهەر ئەتو نیم سەعاتە لەگە خەڵکی قسان دەکەیمە دارمان نادەهێت و لەمێگەرە با قسان بکەین فەرموو لە خزمەتم ئەتوش خەتاباری ها ئێ باشە بەسەر چاو کۆمێتی دەخونیانەوەی دەکەیت بەسەر چاو لە خزمەتم ملی من و چەقۆی تۆ من دەڵێم بەرە سەرکردە بەرەزەکان ئەگەر ئێوە زەرڕە ویژداتان هەیە ئەگەر خۆتان بە کورد دادەنێن ئەگەر خۆتان دەڵێن ئەمە سەرکردەین ئەگەر دەڵێن ئێمە حکوومەتین ئەگەر دەڵێن ئێمە پەرلەمانین ئەگەر دەڵێن ئێمە شەرەف و ناموس و سوێنمان بە قورئان خوا خیانەت لە میلەت نەکەین بەس یەک جاری بەناو میلەت داوەرم بدانە میلەتتان پێ دەرێت شەرمە شەرم کۆیلایەتی برشێتی دەربەدەری نەهامەتی کوشتنبڕین دوژمنایەتی ناوخۆ بە ئیحترامکردنی ناوخۆ بەسە وەڵڵا عەیبە بەسە هەندەستان بەغدایە ڕەسیدتان نەما لەنە ناو میلەت لەنە ناو حکوومەتان حکوومەتی چی ئەو لا شتێمانیا هەر بەناو پایتەختی ڕۆشنبیرە بوویتە پایتەختی دژ و جەردە و ڕێگرەکان
ئەو لە عەز بەناو پایتەختی حکوومەتە بوویتە پایتەختی برسیکردی خەڵکی کوردستان گورە بەسە بەس سۆرسەکانی کوردستانتان لەبیر بێ بابە پیلانەکەی ساڵی 74 سەدام ئەمەی بە هۆکەکەی نەدا ئەبی هۆکەکەدا نەینا ئێمە تیارەکەی خست و سۆرسەکەی لەناو برد یعنی معقولە تا ئێستا تو نازانێ بێتە برسیان برسین یا تا ئێستا تو هەموو ڕۆژێ 1 ملیارد دۆلاری یەکرە خۆت دانێت یعنی چی ئیسباری دەکەیت چێ لێتان ڕاستیە نەخوا نە پێغەمبەر نە مەلایکەت نە قورئان نە ئینسان نە بەشەر نە ئەمریکا نە فەڕەنسا یەک دنیا لەنگۆ ڕازی نییە نەمەدە قەبرستانان لێتان ڕازی نییە هەموو سەرکردەکان بەرپرسیارن هەمووتان یەک لێرەکی خایترن کەس خۆی بە دەرسۆزی کوردانە نییە پەرلەمان تحت سەفر خاینە سەرۆکی عەرب خاینە هەموو سەرکردە حیزبەکان خاینن سەرۆکی حکوومەت خاینە پلانەکەی هەموو حتا ڕاپەڕینەکەش خیانەتی لەناو کرا بەس ساڵی 91 ساڵی 91 ئەگەر لە هەولێر بان ئەو شەریکە بوو بۆ مەنعەتە دەوڵ دەتانزانیت کە بەسەر و میلەتەی داهات بەڵام یەک شتان لەبیر نییە مەرحەبایەکی ئوردوغان و عەزەمتان پێ لە کورد بەسەرەکرا بەڵام کورد لە مەرحەبای تورک و عەزەم پیاوترا بەڵام ئەگەر ئێوە زەرڕە ویجدانتان هەبا زەرڕە ئینسانیەتتان لە قەلبیدا بە بەس دارێک وەرنەناو میلەت شەرمە عالەم مر لە برستان نەفتی نییە توانای نەخۆشی نییە توانای دەرمانەکی نییە کوڕە بڕۆن قەبری هەڵقەن بڕۆن ناو قەبری دوژمنەکانی ئوردوغان و عەزەم بڕۆن بە خۆتان نەڵێنەمە سەرکردین هەرچی حزبی سیاسی سەرکردنیە بۆیە دەڵێم لە شوێنێ بشی یەکێتی نەبێ نە پارتی گۆڕان ئیسلامیش نەبێ ئەوانی تری شێوەی ئەمانن دەجسی و خیانەت هەمان بەرنامەن دەجسی و خیانەت هەمان بەرنامەن هەر هەمویان بەرپرسیارن لە ڕۆژی حەسرە ئێستا ڕۆژی حەسرە لە کوردستان بەرامبەر میلەتی کورد چاو و ڕوویان نییە یەک شتیان پێ نییە لەبەرەوەی پێسەکی مەسەبیان لە خۆیاندانە لە بەغدا و لێرە هەرچی بەرپرس بۆ خۆی کردە پیا و دەوڕەمەند بوو باشە زۆر سپاس مام جەواد دەست و چاوت خۆش بێ ڕەش بن خوا ڕوتان ڕشکەیت خوا حەفیز خوا ئاگادارت بێ زۆر سپاس مام جەوهەر دەست و چاوت خۆش بێ کا قارەمان وەرەگرم لە بازیانە الو السلام عليكم. عليك السلام ورحمة الله كا قارمان كا أنا خوش بيا خوا سلامت يا عمل رياضي خوا سلامت إن شاء الله. والله ما مصامن في جنياري كما هي أبو أجر كاديري حزبي بو لاني في داري خوت وقيادي سياسي بين باشا تو خود كانديد كي أمزار على حافظ عندنا كريته ولا بروي إجماع بس يكمنية تو شعبية يجي زورة يا يرو دعوة كارم لك أجر كاديري حزبي أجر كاديري حزبي دوي روحه سبخو خود كانديد كإن شاء الله أميد كم دنجة باش بيني. بالا خزمەتام کا قارەمانجان ئەوە چاچی و متمانە و باوەڕی جەنابتە بە ئێمە سپاس دەکەین والله ترى من وكو لبرخو او بياما جين مع كادير حزبي بو قيادي سياسي يعني كان اشخاص هي تجلس وانا ابي اخوان كانديد كان بو يخلوا وظلم ونهامتي نجاتي بها سبارات بتوركتيش والله كاج محوجان خلق اگر بيت بالراستي يعني خلق هیچ کومێدێکی نەماوە ئەمە واقعیە ئەگەر خەڵکێکیش پەیوەندی ئەکا قسێ باش خۆ قسەی باش هەر باشە بەڵام وەکو واقعی خەڵک ئومێدی بەم دەسەڵاتە نەماوە بە دەرەجە یەک دەسەڵاتی هەولێر یعنی جیاوازیش هەیە لە بین دەسەڵاتەکانە لە زۆنی سەوز و زەردا بە حەچی چۆنێک هەبێت لە سنووری سەوزە تۆزێ ئازادی و هەندێک ڕادەربڕین و شتوانە ئەکرێت بەڵام وەڵاهی لە منتیقەی هەولێر و دهۆکوانە هیچ کەسێ ناتوانێت هیچ قسێ بکە خاڵی سێمیشمەوەیە کاکە مەحموودجان ئەگەر تەماشا بکەی ئەو خەڵکە يعني ئەو خەڵکە پشتی لە قورئان و لە دین و لە سنەتی پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم والله ئەو خەڵکە لەو خوای ڕازی نییە کە دروستی کردووە ئەگەر مەجالم بدەیت یعنی خەڵکیش با پێ بڵێم یعنی سا تو سێرکە ئەو خەڵکانی کەوا پەیوەندی ئەکەن لە کەناڵەکانە هەمویان ناڕازی والله یعنی حەز ناکەم سوێن بخۆم خوا ئاگادارە هەر ئەمانن کەوا پشتگیری لە پارتی و بنەماڵی بەرزانی و دەسەڵاتی خەڵکیش ئەکەن ئەمە خاڵی سێمن يعني خەڵکەکەیش يعني خەڵکەکەیش کەس سەری لێ دەرناچێت حەزەکەم زانی مەگەر خوای گەورە خۆی ڕەحمکە یەک ئەمەل هەیە ئەوەی کەوا ئینشاءالله بەرەو باشەمان بەرێ ئەوش ئەوەیە خەڵک گەڕێتەوە بۆ لای خوا خەڵک ڕاستگۆ بێ خەڵک حەڵالخۆر بێ خەڵک دووڕوو منافق نەبێ جان جۆ لێمە برای بەڕێ بەڵێ جۆم لێتە تو جۆ لە منە جان بەڵێ ئەتوانم پەیامەکەم بگەێنم بە قوربانت لە خزمەتان پەیامەکە زۆر بە جوانی گەیشت یەک
یەک ڕوونکردنەوەیەک لەسەر پەیامەکەی جەنابەت لەوەی کە ئەڵێی خەڵکی بگەڕێتەوە بەرە و ئەم دینە جوانە بەرەو پەیامە جوانەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم. خوای گەورە خوای گەورە ئەم ئاەتە وەشی کەمەوە. خوای گەورە لە سوورەتی آل عیمران فەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. طبعا خوای گەورە لەم ئاەتەی ئەمەبەستی ئەوەیە تۆ شوێن کەوتەی ئەم پەیامە جوانەی دینی ئیسلام و ئەم پەیامە جوانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە خۆشی ئەوەی وەکارت بۆ ئاسانەکە غەفور و ڕەحیمە. ئێستا ئێمە هۆکاری ئەم دوورکەوتنەوەی لە دین هەموو ئەمەیە وای کردووە خەڵکی زەلیلی دەستی ئەم دەسەڵات و ئەم کەناڵانە و ئەم قەوارەیە ببێ ئەم حکوومەتە ببێ. کاک محمود جان بەقوربانت بم کاک محمود جان والله من زۆر دەنێکە تەکلیفێ بسکۆلم لە جەنابەت هەیە ئەگەر بە ئەرگ نەبێ یەک سوورەتی قورئان خوێنی خێرت ئەگەر یعنی زۆر حەزم لە زەنکە لەبەر خاتر خوا ئەگەر سوورەتێکمان بۆ خوێنی ئەگەر بۆت ئەکرێ زۆر مەمنون و دەست ماچەکەم. بەسەر چاو بەقوربانت بم لە خزمەتم جانەکەم. دەی خوا عافیت. خوا ئاگادارت بێ. خوا لەگەڵ بێ. خوا وڵات تەکلیفەکەی ناشێنم بۆیە خوێنم. خۆشم حەزم بە قورئان خوێندنە لە ئێستا قەیچێکە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد إن يشأ يذهبكم ويأتي بخلق جديد وما ذلك على الله بعزيز. صدق الله العظيم. كاك بولا ورقرم لشاري هوليرو. كاك بولا جان لخزمتين فرمو. برزي تو برزي. لكن موكو قليلتي تدريس موكو براد. جان. بدأوا هرمان سارة كاد محمود فلاحي كام أو تدورا وكان أو هم شارو سين كذا دستي عندها. دستي نازا كان دستي عندها كم دستي عندها. وتوري فيش توري غوانا بينن توري لسنا أو تدورا وكان أنا بينن لينا لبراسي. دوك خبط قارمان سيرن توساوان تمجيدن أواني غايان تسوهات البري أستوسكان لنا وين فاشان بوانية. التورث ما جت عارف ورث وان داني إذا عرفي فاشان كثير هذا الإسلام كيف دوا من الدنيا عند كل نشان دعوة بتعرض جديد فايكتيا وجا سندا هذا اجتماع هنيا اللي بيبدينوا تبارك بتورث الكلمة توزون بيتوتنيا أو ركبتني كيان تدول كفيات كاني أراب وخويا ونمونا الأولاد وسمالي بيدرجا بۆ هەموو سیاسەت مەدارەکانی عێراق بەعەمدا پەرلەمانەکانیان بەسەر وەتی پەرلەمانەوە بە تاڵانچیەکانەوە دیکەی شێت پەرلەمانتاری حەرەتی سوننا وجودیان هەیە بە سێقەکانیانەوە بۆ کەناڵەکەتان ناسێ ڕاستە و بۆ سێقەکان لەوێ ئاسکرا دەبێت بۆ ناسن پێیان بڵێن ئێوە بە شەو لە هەولێرن ڕاستواری فڕۆکە دەبن دەچن لەوێ بشایەتیمان دەکەن ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم ولایەنەوە پۆستیەکان بیانەوێت کەسەکان یەکلابکەنەوە ڕاستیەکان لە دەرباستی هەولێر لە شاری زێڕین لە گوندی ئیپاڵی لە ناوچەی شوێنەکانی تر لەوێ یەکلا دەبتووە. ئایا ئەو ماستە وەرتی تێدایە یان نا؟ وەیان من تێدایە ئەو ماستە. حتا ئەو شێخ پەرلەمانتارە ببنە لای وەک پەرلەمانتارەکانی خۆش بۆ ڕێکەوتن لە بەرچەوەندی ملەت پۆستەکان ئاسکرا دەبێت بەڵام ئەوان ڕێکەوتون. هیچ کێسە لە نێوان سیاسەکانی هەرێم و بەغدا نییە. خەڵکە و نمونەت دەغە پۆستەکان بۆ وەزیریگەرەوە بۆ کەس تۆمارە پۆستە بێدەسەڵاتەکانی تێر ئەوە هەموو بوون و ئاسکرایە. بەڵام خاڵی یەکلاتەرەوە ناو پەرلەمانی عێراقە کاک محمود گەردانی ئەو ئەفسانە هیچ بەهایەتی نییە چونکە لە ناو پەرلەمانی عێراق 265 کورسی عەرەبەکان دائیدەن 64 کورسیا بێدەسەڵاتەکەی خۆمان کەتەمینن ئەمە یەکلا دەبتووە. ئەگەر سیاسیانی کورد بە ئۆپۆزیسیۆنەوە چوو لە هەولێر بە سوننەکانیان گوت ئێوە دۆستن یا دوژمنن، ئێوە میوانن یان خاوەن ماڵن، ئێوە تۆی کوردەشکێنن یا ڕێزی کوردەگرن، هەر لەوێ یەکلا دەبتووە. بۆ یەکلامە کاتی برادەرانی دەست خۆشکار کۆڵای جان زۆر سپاس.
لەوێ یەکلا دەستەوە لەوێ ئینشاءالله دەست و چاوت خۆش بێ. سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوو بیجانەکەم خوا لەگەڵ بێ. باوکی ئەحمەد وەرەگرم پێش ئەوە یەک دقەیە مۆڵەتم بەنێ بە ئەو کۆمنتانە بخوێنمەوە. دیارە ئاتاش قرمز نووسیوێتی مەسئولین و دەوڵەمەند و سەرمایەدارەکان هەموو شتێکیان برد تەنها خوددایان بۆ هەژارەکان هێشتەوە. ئێمەش چاوەڕێی بەزەیی خودداین تا هەموو شتێکمان لەوان بۆ بسەنێتەوە. جەبار محەممەد نووسیوێتی ڕەحمەتی خوا لە مام جەوهەر. مەریوان شەم نووسیوێتی تەنها چارەسەر دوعاکردنە و مامۆستا سەلام شوانی نووسیوێتی هیچ ڕێکەوتنێک ناکرێ. شنە نادریش نووسیوێتی سڵاو بۆ ئەم بەرنامە جوانە تا تازە بە خەویش خۆشیەکان ناگەڕێتەوە خەڵکی ئومێدی بەچی خۆش بێت نەنەوت هەیە نەموچە نەکارەبە. فەرموو باوکی ئەحمەد. باوکی ئەحمەد عەلەیکە سەلام وعەلەیکم السەلام ورحمەة الله وبرکاتوه. باش کاک محمود سپاس دەکەم باوکی ئەحمەد خوا لێ ڕازی بێ جانە. سلامەتی یا ڕەبی. تەوەرەکە لەسەر ئەو ڕێککەوتنی هەرێم و بەغدا هەولێر و بەغدایە بەڵێ بەڵێ کاکە بڕوا بکە یعنی هەزار ساڵی کەژبی ڕێک ناکەونەوەە باوە بکە یعنی زۆر مەحاڵە یعنی ئەوانە ڕێک بکەون یعنی ئەگەر ڕێک بکەون سەری خۆیان لەسەدا دەنێن باوە بکە. یعنی ئێستا ئەگەر هەولێر لەگە بەغدای ڕێک بکەوی یعنی باوەکە یعنی هیچ متمانەیەک نییە لەسەر ڕێککەوتن دەچن دێنەوە زۆر تەبیعیە هاتوچونەشی دەکەن سایاکی دەخۆن هەی تەمایەکیان بۆ ملەتینێ بەڕاستی یعنی بەخۆیان ئێستا تەماشاکە لە کۆبوونەوەکاندا دەنیشم پێ دەکەنن یعنی هەدرەی نوکتەی دەخینەوە خەڵک وا لەسەر زارێکە لە برستان خەڵک یعنی پارەی پێ نییە یعنی خەڵک تووشی سوالکردن بووە ڕۆژانە من بخۆم والله ڕۆژانە یعنی خەڵک هەیە دێتە دامان والله ئەوڕۆ گەم زەگاتێکم والله گریایە يعني كفاري بينا بويش نيا بالواقع كاك محمود يعني اما دبي فاتحين وانا بخينين باوكا يعني هيك تمام ما اما دار شنو مشكله نيت قصارنا كاين كوبشان دانا شنا كاين باب ملين اوها باشرا اما بقوم انا قال يعني خواي جوله خوتار سا اگر خوتار سا انا كنت امن اوزر روح متافي ذا كم يعني باوكا يصير بس وانا يعني خلق بالواقع هيك مصانع جوانا الماء ده تتلفق داوجينه يعني بس خل ساعدنا باوكا بس وساوي خوش باوكي احمد السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خواك دارت بي زور سپاس بۆ پەیوەندیەکەت موفق بی انشاءالله. بەڕێزان ئەو کۆمنتانەی کە نووسرێ بە هیوایەوەی کۆمنتی گونجاو بن بۆ خوێندنەوە تەشیر و جنێویتیانە بێ سوپاسان دەکەم چونکە هەر کۆمنتێک گونجاو نەبێ بۆ خوێندنەوە منیش ناتوانم لێرە بخەمە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست دواتر ڕوبەڕووی گلەیی نەبینەوە لەلایەن ئێوەی ئەزیز بڵەن کۆمنتەکان پشتگوێ خرێت و ناخوێنرێتەوە بۆیە پێم خۆشە حەزم لێ کۆمنتەکان جوان بن بۆ ئەوەی ئێمەش لە خزمەتی ئێوەی ئەزیزا بین. مؤنث نابێ یان مهەنەدە یان مؤنثە فەرموو کاک مهەنەد جان فەرموو چاوەکەم کاک مهەنەد جان فەرموو لە کەرکووکەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كاك مهند جان مامۆستا جان بێز ئەحمەد من لە کەرکووکەوە پێشی لەگەڵاکەم لە خزمەتە ئاگە ئاسایی بێ ئەگە شتێکت پێ بڵێ مەگەر دڵگران نەبی دڵگران نابم لە خزمەتام بۆی فۆنەکەش دەرەکەم بۆی باش جۆم لێت بێ تاوەکەمی سپاس دەکەم بەڕێزی. ئێمە من تەوەرەکە باس لە هەنە شتەکە بەسم باس لە گەندەڵیەکەم. بەڵێ ناڵم هەلێمی کوردستان گەندەڵ نییە. گەندەڵ نییە بەڵێ بەس جەنابێت یا مزگەوتی تەواف دەوام بەکەی لە کەرکووک. بەڵێ لە مزگەوتی تەواف دەوام بەکەی وەکو بانگێژیان قورئان خوێن بەس هەفتەی یەک جارێک یەک جمعانان یەک ساعە ساحە خوێن و ئەڕۆیتەوە مانگی 700,000 لە حکومەتی عێراقی وەرەگری وایە 600 حوسەت نییە 600 بەس حەقی خۆی ئەدرێت کە حەفتانە یەک ساعە گێدەی بانگێ بدەیت و بڕۆی
باش لە خزمەتان کاک محەممەد گیان چاوە ماسەکەم بایتۆنەکەم دانەوە گیانی من لە خزمەتان وڵا پەیوەندی بە تەوەرەکەەوە نەبوو بەڵام نابۆسە بە لە خزمەتی کاک محەممەدا بم من قورئان خوێن و بانگبێژم لە مزگەوتی تەواب کە مزگەوتی خۆمانە و بە دەستی خۆمان دروستمان کردو الحەمدولیلا قورئان خوێنیش عادەتی وایە جومعان ئێمە لە کەرکووک قورئانە خوێنین پێشەوەی کە وتار دەست پێ بکە ئەم قورئان خوێندنە ماوەی نزیکی نیو سەعاتێک بەردەوامە و دوو بانگ ئەدرێ لە هەردوو بانگەکەیە لە خزمەتانە بم لە مزگەوتی تەواب نوێژی عەسر و نوێژی مەغریب و نوێژی عیشا و جاری وا هەیە نوێژی بەیانیش هەر خۆش نییە ئەم شتانە باز بکرێ دیارە جەنابەت ئاگادار نیت لەوێ نیت تەواوی مەراسیمی ئەو ڕۆژ و دوو ڕۆژە من بچووکی ئەو خەڵکاکەم لە مزگەوت بەڵام جەنابەت هەر فەرزێک لەوەی جومعان لەوەی ئاگادار نیت و من کاتێک خۆم لەوێ نابم مەسەلەن الحەمدولیلا ئێمە بە بنەماڵە هەموو دەنگخۆش و قورئان خوێنن هەر لە برازا بیگرە تا خوشکەزا تا زاوا تا کۆمەڵی خەڵکی تر لەوێ هەمومان قاری و موەزینین تا ئەمڕۆ هیچ فەرزێکی ئەو مزگەوتە الحەمدولیلا بە خامۆشی و بە بەتاڵی نەماوەتەوە و هەموو کەسێک ئەدای خۆی لەوێ بە جوانی کردووە بە خزم و کەس و دەور و پشتیشەوە ئەو مزگەوتە الحەمدولیلا توانم بڵێم تاکە مزگەوتێکە لە شاری کەرکووک ئاوەدانترین مزگەوتە ڕەنگە جەنابەت ئاگاداری ئەم وەزعانەبی و مامۆستا عەزەدین کە پێشنوێژ وتار خوێنی ئەو مزگەوتەیە بە شایەتی خۆی کە الحەمدولیلا ئاوەدانترین مزگەوتمان هەیە و باشترین نوێژی جومعی تیا ئەدا ئەکرێ و خۆشترین قورئانی تیا ئەخوێنرێت جا من بم کاک مەلا دڵشاد بێ کاک مەلا محەممەد بێ کۆمەڵک لەو قاریئانەی تر کە جاروبار بە میوانداری دێن بۆ مزگەوتەکە اینجا جەنابەت دیارە زۆر بە وردی ئاگاد لە بابەتەکە نییە لە خزمەتام کاک محەممەد گیان ئەچمە لای پەیوەندیی تر کاک ئیسماعیل لە ڕانیوە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. لخدمتكم كاك إسماعيل جان. الحمد لله ما لبالي أوري كوتني بيني كلو أو عراق. بلى. ريم عراق. بلى. اشتشي بلغني سبعة قد كأواننا يعني من لقى العراق غير كون. بلى. هو بخوي احترام ذكر. أوتا وەزیری سامانە سروشتەکان دیت سەتە بژێن دەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک نەوتێ ڕادستی عێراق ناکەین باش ئەو کەسانی کە ئاوا دیفاعیان لێ دەکەن باش ئەوانە ظاڵم نینەوە چیوان ئەوانە ئەو زۆڵم دەکەن چەند ساڵە زۆڵم دەکەن بۆ زۆڵمکردنیشیان هەر لە پێشەوە دیار بووە هەر لە نەوەتوێکی هەتا ئێستا هەر کەسێک بیویست بی زوڵمێ بکە تەعەدا بکات خۆ لەسەر خەڵکی بکات بەخوا وەویستی تێ خەڵک کاتە عەبدوبەندەی خۆی خەڵکی لە دین وەزر خستیتەوە خەڵجار چنێ سەرڕای ئەوەش کە لە دین یعنی یان بەغەڵەت لە دین ناغەڵی بن ئەو خەڵکەی کە چاکە و خراپە دێنە سەر تەلەڤیزیۆنی بە چاکە و خراپان دەوەڵا کاکە هەمووی خراپن يعني ئەوە زوڵمێکی گەورەیە خوا دەفەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ئەوانەی کە نازانم چۆن زاریان هەڵبی يعني دفاع لەو تاغوتم الهو فرعونانە بکەن ئەوانە ژۆ چیوان بەڕاستی ئەوانەمان هەیە کورد ئەوانەیە ئەوەی هەیە کە دیفاعی لێ دەکەن بۆیە ئەوان لەوێن دەرێنا بەڕاستی دەست و چاوت خۆش بە کاک ئیسماعیل گیان زۆر سپاس بۆ پەیوەندەکە موفق بی سەرکەوتوو بی ئینشاءالله باوکی محەممەد وەرەگرم هەر لە ڕانیەوە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باوکی محەممەد محمد جان باشی برایەتی خوا لێ ڕازی بێ زۆر سپاس دەکەم برایەتی من بابەتی هەولێر و بەغدا من وەک قوتابیەکی دەبینم کە دەچی لە بۆ تاقیکردنەوە پرسیارەکان ئاشکرایە وەڵامەکەشی ئاشکرایە بەڵێ ڕێم دەچێت بۆ بەغا دەرەبینە داهاتی بینە 250,000 بەرمیل و نیوەی داهاتی ناوەخۆ ها بگرە بودجێ هەرێمی کوردستان یعنی پرسیارەکە دیارە و جوابەکەشی دیارە ئەگەر دەیدەین ئەوە وەڵامەکە دیارە و حەقی خۆت وەربگرە ئەگەر نایدەین ئەوە حەقەکەی ئەتوو کە داوای دەکەی نابێ بە حەق و بوونی نییە برای من حکوومەتی هەرێم بە وەفدەکانی خۆی ڕادەبێری گاڵتەیان پێ دەکا باشە لەناو وەڵڵا وەبیللا وەتەڵڵا قەناعەتم پێ دەکا ئەمن بم یەک نەک ئەمن بم ئەگەر ئەو کوردستانم بدەی نابم بە ئەندامێک لەو وەفدەیە لەبەرەوەی دەزانم بە شەخصیەت و بە کەرامەتم ڕابواردنە
لەبەرەوەی هیچ حسابەکەم بۆ ناکرێت کارتۆنیمە زۆر عەیبە ئینسان سیاسیبی خۆی لە ناو دوو قەوسی کارتۆنیدا ببینیتەوە کەکە بەستە منداڵەکەکردن بۆ مقەدەراتی ئەو خەڵکیان وەڵا بە دەرگی ئەو برای تێشتر دەرێ خەڵک هەموو بە سوڵاو کەوت وەڵا خەڵک خەریتە تووشی گوناحی گەورە دەبێت لەبەر برسێتی نەبوویە براکەی من وەک دێک دەتوانێت چارەسەری کێشەی هەرێم و بەغدا بکە کە هەڵقوالی ناوزادە و شەقام و برسێتێتی خەڵک بێ وەک دێک دەتوانێت تەمسیلی من بکە کە بە دوومان جارێک مستەوەر بگرێتن وەک دێک دەتوانێت تەمسیلی من بکە کە شەوان سەعادێکی شەوێ کارەبای لێ بکوشێتەوە لەسەرمان بستە ناو جێگا وەک دێک دەتوانێت تەمسیلی من بکاتن کە حەوت ساڵی نەوتی وەرنەگربێتن نەک کارەبای 24 سەعاتی هەموو تەسیە ئیمارەکەی تەسیە مرکزی بیتن لای من ئەوانە هەموو قەراراتە و قسەکیان لەسەر زیژی تێریەوەیە قەراراتیان لەسەر ملیار دۆلاراتە من لە پەیجەکانی سۆشیال میدیا دەیبینم ئەندا پەرلەمانەکانی قاتوبۆنی باغیان دەرێن ئێمە لە بۆ موسە و لە بۆ پارە سەرسوڕ ناکەین بۆ بەغا هەی بێ ئاگا شیر ناکەم لە بەرەو کەناڵە زمانە بەس پێ دەرم هەی بێ ئاگا هەی غافڵ هەموو سەرکردەکانت معاشی دە ملیۆنی 20 ملیۆنیان هەیە لە بەغا بە تەمای تازە تۆبین عراق چێتی جاشاتی بە من بفرۆشەوە ئەوەی کە بەو خەڵکە دەرێت جاشە و داوای موسە لە بەغا دەکا لە حەفتاکانەوە جاشاتی دەکا لە بۆ بەغا بەخسە برای من بەخسە ملت هاتە سەر ئێستانی وەڵا خەریکەم و خۆمان ئیتیحار دەکەین بەخسە هەتاکەی زۆر سپاس باوکی محەممەدی دەست و چاوت خۆش بێ گیانی من سپاس بۆ پەیوەندەکەت باشە کۆتا پەیوەندی وەرەگرم کاک ئەمین لە سەی سادقەوە دواتر چمە لای کۆمنتەکان سلام علیکم کاک محمود عەلەیکم سەلام ڕەحمەتوڵڵا کاک ئەمین گیان کاک محمود گیان باشی شوێ بە قوربانی چاوت بم سلامەتی وەڵای کاک محمود من ئەمەیە ئەوە بەڵام ئەم بەڕێزانە بۆ تۆ بۆ بەغات تەکیدیکەنەوە کە ڕێ ناکەون یعنی بۆ ئەوە ڕێن کە ڕێ ناکەون ئەمە لەلایە لەلایە تریش یعنی من بەڕاستی ئەمە منە ڕێی خۆم هەڵم ئەم بەڕێزانە لەسی ساڵی ڕابردووە یعنی بەڕاستی من خەمی یەکشتمە ئەمانە نەمێنن درۆ هەتی کرد یعنی درۆ بێ باو کرد چونکە ئەمانە کارێکە درۆیان بەخێوکردە درۆیان قەڵەو کردەوە مدەکان زایت کردووە یعنی بەڕاستی خەمی گەورەی من خەمی کەرەکی من ئەوەیە کە ڕۆژێ لە ڕۆژان درۆ هەتی کرد دەسەعات کەسە درۆ نەپرسێ بەڕاستی ئەو نەخەریکی درۆ لەگەڵ میدەتی خۆیان ناو وە لەگەڵ ینی بەرامبەر لەگەڵ بەغا و زیاتر لەگەڵ خەڵکان بەیانی من بوو دەستی خۆش بێ کاک محمود گیان هەرسە کەوتێکی ئینشەڵڵا دەستی خۆش بێ کاک ئەمین گیان سپاس دەکەم ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابەت موفەق بی ئینشەڵڵا کاک شێرکۆی گیان خۆشت پیاوێکی بەڕێزی سپاسە دەکەم کە نووسیوتە ئەتوو پیاوێکی بەڕێزی مەمنونی جەنابتم کاک ئیسماعیل محەممەد ئەڵێ هەرچەنە کوردستان بێموچەیە بەڵام زۆر لە بەغداد باشترین کاک محەممەد نووسیوێتی کاک محمود دەست خۆش بۆ بەرنامەکەت سەرەتا دڵنیا بە هیچ ڕێککەوتنێک بوونی نابێت چونکە ڕێککەوتن لە بەرژەوەندی ئەوان نییە ئیبراهیم محەممەدیش نووسیوێتی بێمتمانەیی نییە حکوومەتی هەرێم نایەوێت یەک بەرمیل بدات ئەو 3 ساڵە بەرمیلێکی نەداوە بە هاونیشتیمانیانی خۆی کاک مەهدیش ڕێکلام بۆ پەیجەکەی خۆی ئەکا سپاسی یەکەین دەست و چاوی هەموو لایەک خۆش بێ خۆشەویستان و بەڕێزان دیارە تەوەری ئەڵلقەی ئەم جارەی ئەم بەرنمەیە پرسیاری ئەوەمان کرد ئایا ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا هۆکاری چییە کە تا ئێستا نەکراوە ئایا لە بێمتمانەیی نێوان هەردوو لایە بەغدا متمانەی بە هەرێم نییە یاخود هەرێم متمانەی بە بەغدا نییە و زەمینە سازی بۆ ناکرێت بۆ ئەوەی ئەم دوو لایەنە ڕێکەون و لێرە و لەوێ قسە لەسەرەوە کرێت کە ئەو وەفدەی ئەنێرێ بۆ بەغا وەفدێکی زەعیفە وەکو پێویست نییە ئەگەرنا وەکو لە کۆمنتەکان هاتووە سەرۆکی هەرێم یاخود سەرۆکی حکوومەتی هەرێم خۆی دەچوو لەگەڵ بەغدا ڕێگەکەوت بۆی بیکا بە دەستکەوتێک بۆ خۆی بەڵام دیارە مەبەستیان لە ڕێککەوتن نییە بۆیە لەو لاشەوە ئەڵێن بەغدا بەشێکی هاوڵاتیان و ئەڵێن بەغدا خۆی مفلیسە پارەی نییە بۆیە ناوێت لەگەڵ هەرێم ڕێککەوێ و ئەوەی ڕووەدا لە ئەرزی واقع ئەوەیە بەغدا بە مەبەست لەگەڵ هەرێم ڕێک ناکەوێت بەڵکو ئەتوانێت ڕێککەوێت و خۆی نایەوێ تا ئەڵلقەیەکی تری ئەم بەرنمەیە لە دوعای خێر بە بەشمان مەکەن سپاسی ئەوەی ئەزیز و خۆشەویستەکەم کە تا ئەم ساتە وەختە بینەر و بیسەرمان بوون تا ئەڵلقەیەکی تری ئەم بەرنمەیە
بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.